سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. ئێستا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەند پرۆژەیەکی بواری وەبەرهێنان بەسەر دەکرێنەوە. ئەمانەوێ زانیاری زیاتر وەربگرین لەگەڵ هەم سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئێستا پرۆژەکان بەسەر دەکاتەوە لەگەڵ بەڕێوەبەری وەبەرهێنانی سۆران بە شێوەیەکی مەیدانی بۆ ئەوەی کار و پرۆژانەی لە بواری بۆ وەبەرهێنان کاریان تێدا دەکرێت لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. گەیشتونەتە چ قۆناغێک تا چەند ئەو پرۆژانە جێبەجێ ئەکرێن. بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی سۆران چەند کار و پرۆژەیەکی هەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئێستا لە قۆناغی کارکردنان بەشێکیشان لە قۆناغی هەم دیزاین هەم پێشنیاری پرۆژە ئاراستەی بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی سۆران کراون. ئێستا بە شێوەیەکی مەیدانی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو کار و پرۆژانە بەسەر دەکاتەوە کە لە بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنان سەرپەرشتیانەکە. پرۆژەکان پرۆژەی گەشت و گوزارین هەروەها یەکەی نیشتە جێبوون هەروەها شاری پیشەسازی یەکێکە لەو پرۆژانەی کەوا بەنیازە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێ بکرێتن. ئێستا وەکو گوتمان سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ من هەوڵەدەم پامی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانی شۆر بگرین لەبارەی پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کەوا لە چ قۆناغێکی جێبەجێکردنان ئەو کار و پرۆژانە کام پرۆژە ئەچێتە واری جێبەجێکردنەوە زیاتر. ئەمە هەوڵەدەین ئەمە سەردانێکی مەیدانی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانە ئەو کار و پرۆژانە بەسەر دەکەنەوە لەگەڵ ئێمە بەردەوام بن تاوەکو ئەو پرۆژانەی کە لەلایەن وەبەرهێنانەوە کاریان لەسەرەکرێتن. ئەمە ئێستا پرۆژەیەکە لە بواری گەشتیاری لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە بەشێک لەو پرۆژەیە دەستی پێکردووە و لە قۆناغی جێبەجێکردندایە و بۆ ویبزانی وردەکاری ئەو پرۆژێ خۆی لە چی ئەبینێتەوە و کارێکی تر لە بواری وەبەرهێنان لە ئیدارەی سۆرانەکرێت چونکە ماوەیەک پێش ئێستا پرۆژەیەک لە بواری پێشکەشتنی کارگەیەک لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران باسی لێوەکرا وەکو پرۆژە پێشکەشیان کراوە. من هەوڵەدەم لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران پەیامی ئەو وەربگرین لەسەر ئەو پرۆژانەی لە بواری وەبەرهێنانەوە کە کاریان لەسەرەکرێتن. کاکەڵگورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتین لە بواری وەبەرهێنان سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەچێتە چ قۆناغێکەوە کە ئێستا هەندێک لەو پرۆژانە بەسەر دەکەنەوە. ئەوڕۆکە تەمان لە بەرنامەکانی مێ پرۆژانی وەبەرهێنان بەسەر بکەینەوە هەر ئیگەشتیاری و پرۆژەکانی دیکەش بزانین چ قۆناغێکدانە. یەکێک لە کێشەکمان هەیە ینی پرۆژەکان وەردەگیرێن و دەست پێ دەکرێن و تەواو ناکرێن. ینی من زۆر تاکیدم کردەوە هەموو ئەو وەبەرهێنانەی ئەو بەرهێنەرانەی کە دەیانەوێت وەبەرهێنان لە سنووری ئیدارەی سۆران بکەن دوو بابەتی زۆر گرنگ هەیە دەبێ تێبینی بکرێتن. یەکێکیان ئیمکانیاتی وەبەرهێنەر و جدیاتی وەبەرهێنەر. ینی وەبەرهێنەر چەند ئیمکانیاتی هەیە کە دوورتەی پرۆژەیەش پێدەستپێری ئیمکانیاتی هەیە کە ئیمکانیاتیشی هەیە چەند جدیە لە جێبەجێکردنی پرۆژەکان. وەکلۆ پرۆژانێک ئازاد کە پرۆژە سەرکەوتوەکان مەسەڵەن زەویەکی خۆیان بووە داوای پرۆژەیەکی وەبەرهێنانی گەشتیاری کردیە. ئەمە ئەو کاتش پێم گوت هاوکاری پاڵپشتی دەبین لە ڕووی کوالەتیەوە دەبێ ستانداردێکی ینی بەرزی هەبێتن بۆی بتوانین پێشوازی لەو گەشتیارانە بکەین. ئێمە وەکو ئیدارە بەرنامەی زۆر باشمان هەیە لە ڕووی گەشتیاریەوە بەڵام ئێمە پشتیوانی لەو جۆرە پرۆژانە دەکەین. ئەوەی کە بابێن لە دەوڕ و بارانەیە چاکرێتن پرۆژەکان تەنها کەپێک و ینی سیمایەکی سروشتێک نەداتن ئەو شتانەکە بەکاردێنین. ئەزە ئینشەڵڵا ئەمە هەوڵ دەدەین چاودێرێکی تەواو بەسەر پرۆژە گەشتیارەکانەوە. شتێکی تر زۆر گرنگە کاکەڵگورد دەرچوانی زانکۆ زۆر داوا ئەکەن لە چوارچێوەی پرۆژەکانی وەبەرهێنان دروستکردنی کارگە بۆ ئەوەی هەلی کار بۆ دەرچوان بڕەخسێ ئەمەش لە بەرنامە و پلانە. هەموو هەوڵەکانی ئێمە ئەوەیە ینی من زۆر جارا قسە دەکەم گەنج حەقی خۆی پرسیارێک بکاتن برێ ئێمە مادەم شوێنێکی ئەوەندە گرنگین و گەشتیاری نەو بازرگانی نەو کشت و کاڵی نەو خێرم ناتوانم ئیش هەلی کارم نەدەچم لە شارێکیکە ئەوە پرسیارێکی زۆر گرنگە ئەوان لەمە دەکەن و بە خۆشمان لە خۆمان دەکەین و بە بەرنامەمان لەسەر وەڵامی و پرسیارە بدەینەوە. سواز بۆ تۆ کاکەڵگورد. پەیامی بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سۆرانی شۆر بگرین. مامۆستا دلڤانم کاتتان باش ئەمە یەکێکە لەو پرۆژانەی ئێوە وەکو وەبەرهێنان سەرپەرشتی ئەەکەن چ کار و پرۆژەی تر
وەکو برین بە خەڵکی ئیدارەی سۆرانی ڕابگەنی لە بواری وەبەرهێنان. بەڵێ ئەوڕۆ بەرنامەیە سەردانی 5 پرۆژە دەکەین، سێیان گەشتیارینە، یەکیان لە سێکتەری تەندروستی، یەکیشیان لە سێکتەری نیشتە جێبوونە. ئەمە زیاتر نزیکەی لە 20 پرۆژەمان هەیە، نزیکن لە مۆڵەت. تا ئێستا ئەوە نزیکەی چاردەمین مۆڵەتە دایتمان، ئەوە لە ساڵی ینی مودەی خۆی تقریبان 5 مانگێکی ماوە تەواو ببی. ئەوڕۆ هەم وەکو بەدواداچوون لەگەڵ جەنابی سەرپەرشتیاری ئیداری وەروە جەنابی قایمقامی قەزای ناوەندی سۆران و تەواوی تیمی ستافی فەنی لە بەڕێبەرایەتی گشتیمان سەردانی ئێرەمان کرد، هەم بۆ بەدواداچوون هەم بۆش کە پشگیری وەبەرهێنەر بکەین، بزانین لە کوێ لە یەکێک لە بەڕێوەبەرایەتەکان ئێمە یا هەر بەڕێوەبەرایەتیشکێ بۆ ئەوەی خەلەلەکە ببینەوە بۆی هاوکار بین ئەگەر خەلەلێکێ. بەڵام دڵنیام زۆربەی پرۆژەکان لە مودەی خۆی بە شێوەیەکی زۆر باش دەستنە پێش، چونکە تیمی ئێمە هەرچەندە ئێمە ماوەی ساڵێکە دامەزرێن، بەڵام سوپاس بۆخوا تیمێکی فەنی زۆر باش دەرچوونە، ئەوان کە بە جددیش خۆیان دەکەن. ئەوە خەریکین ئینشاڵڵا لە ماوەیەکی کەم زۆر پرۆژەی باشمان دەبی کە بەگەرخستنێکی ئابووری تاوڵە و سنوورە ڕنگ دەداتەوە و هەروەها دەستی و هەلی کار زۆر زیاتر دەبیتن، پرۆژەی زۆریش تریشمان دەبیتن. لەمە ئەگەر متاوعی ڕاگەاندنتان کردبی لە ڕۆژەکانی پێشتر، ئەمە پرۆژەی پیشسازیمان هەبووە نوێ پێشکەش کراوە و پرۆژەی پەروەردەی هەیە لەمە دووە زیاتر دەبیت، تەندروستی بەیانی سەردانمان دەکەن و هەروان نیشتە جێبوون زیاتر لە ڕۆژی سێشەمە ئەوانیش دێماتەوە بەرهێنەریش زۆر ڕووی لێرە کردیە. ئەمەش ئەوەی واجبی خۆمانە ئەدای دەکەین بەرامبەر خەڵکی خۆمانە منەتیان لەسەر ناکەین و سوپاسی ئەوش دەکەین کەمان دێبوونات. پرسیاری من ئەوە وەبەرهێنەرانی دەرەوەی سۆرانیش هاتوون لێرە داوای پرۆژە بکەن. تاکید ئەمە نزیکەی 14 مۆڵەتمان هەیە، ئینشاڵڵا هەفتەیدا تو دەبیتە مۆڵەتی 15. هەندێک لە وەبەرهێنەرانە مەچکە سێ جۆر کەسی معنەوی دەتوانێت بەشدار بیتەوە بەرهێنەر، نیشتیمانی یان نیشتیمانی و بیانی یاخود بەس بیانە. لێرە تا ئێستا هەر هەمووی نیشتیمانیە و زۆر بەشیان خەڵکی خۆمانن. هەموو پرۆژانەی دەیبینم تا ئێستا بەس ئەو پرۆژی پیشسازی دانیشتووی هەولێرە، بەڵام هەر هەولێرش بە خۆمان ساوتکار هەمووی باشووری کوردستان. پرۆژە پیشسازی باس لێوە کرد، وابزان پێشنیاری کارگێکیش بۆ ئێوە کراوە. ئەمانە ئەگە بستنەواری جێبەجێکردن هەلی کار ئەڕەخسێنن بۆ دانیشتوانی ئیداری سەر. بەڵێ تاکید تا ئێستا نزیکەی ئەمە کە 14 مۆڵەتمانەیە نزیکەی 800 هەلی کارمان ڕەخساندووە، جگەلەوەی کە ئەمە مەکتەبی ئیستیشاری هەندەسی کە لەوێش زیاتر لە 100 ئەندازیاری بێکار ئیش دەکەن لەسەر پرۆژەکان. ئەمانش زایدەن هەموو ئەو دەرفەتانە دەبن بە دڵنیاییەوە بە هێنانەکە سەعداسکردنی ئەو پرۆژانەی کەمە لەمە و دوا بەرنامەمان بۆ هەیە کە نزیکەی 3 پرۆژەی پیشسازینە، وەروە 2 پرۆژەی پەروەردەی، پرۆژێکی نیشتە جێبوون و پرۆژێکی تەندروستیە، وا دەبی زیاتر نزیکەی 200-300 هەلیکاری دی دەستی هەلیکار دەرخسێنین. ئینشاڵڵا پشتیوان بەخۆ لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان سەردانێکی مەیدانی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بوو بۆ بەسەرکردنەوەی پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەو پرۆژەیەکی گەشتیاریە کە لە چەند مانگی داهاتوو کارەکانی تەواو دەبێت و دەخرێتە خزمەتی هاوڵاتیان، وەکو بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سۆرانیش ئاماژەی پێکرد نزیکەی 15 پرۆژە لە بواری وەبەرهێنان مۆڵەتیان تەواو بێت و دەست بەکارکردن نەکرێن لە سێکتەرە جیاوازەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران.